كم كيلو توازني كرا بەدروشمی کاتی ئازادیە جەژنی نەورۆز و ساڵی نوێی کوردی لەگەلی کورد و گەلانی ئازادیخوازی ڕۆژهەڵاتی ناوین پیرۆز دەکەین. نەورۆز هێمای ڕۆژێکی نوێ و لە هەمان کاتدا سەرکەوتنی گەلانی ئازادیخواز بەسەر زوحاکە ستەمکارەکاندا. بۆ گەلی کوردیش نەورۆز هەمیشە بە وەرچەرخانی قۆناغێکی نوێی بەرخۆدان و تێکۆشان پێناسە دەکرێت. ئاگری نەورۆز وەکو هێمای سەرکەوتن بەسەر زوحاکەکاندا ناسراوە. ئێمە پێمان وایە ئێستاش کڵپەی ئەو ئاگرە هەر دەگەشێتەوە و کچان و کوڕانی گەلەکەمان ئەو مەشخەڵەیان لە دەستدانە گرتووە. ئەمەش پێمان دەڵێت گەلی کورد چۆن لە مێژوودا سەرڕای ئەو هەموو داگیرکاریانە تا ئێستا لەسەر پێیە. ئەمڕۆژ لە هەر کات زیاتر زوحاکەکانی سەردەم چاویان بڕیوەتە خاک و نیشتیمان و زمان و کەلتور و فەرهەنگمان. بۆیە ئێمەش نەوەکانی ئەم قۆناغەی مێژوو ئەرکمانە بە مەشخەڵی دەستمانەوە ڕوبەڕووی دژمنانی ئازادی گەلەکەمان ببینەوە. هاوشان لەگەڵ بەخشینی خوێن و ڕۆح و قوربانیەکانمان فەرهەنگ و کلتور و بۆنەنەتەوەیەکانمان زیندوو دەهێڵینەوە. بۆیەش ئێمە نەورۆز وەکو جەژنی بەرخۆدان و تەحەدا بەرامبەر بە داگیرکاران بەجۆشتر دەکەین. هەرچەندە بەداخەوە لە هەرێمەکەی ئێمەدا وەکو هەر بوارێکی تر نەورۆز و بۆنەنەتەوەیەکانمان لە ڕێڕەوی خۆی لابراوە و کراوە بە ڕۆژی سەیران و گەشت و خواردن. بۆیە بانگەوازی دەکەین لە گەلەکەمان نەورۆز وەکو بۆنەنەتەوەی و کەلتوریەکەی وەربگیردێت. بۆ ئەو مەبەستەش ساڵانە لە قەندیلی هەمیشە قەڵای بەرخۆدانەوە نەورۆز بە شکۆوە پیرۆز دەکرێت. بەر لە دوو ڕۆژ ئەنجومەنی گەلی بناری قەندیل و هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل بانگەوازیەکیان کرد بۆ ئەوەی گەلەکەمان بەگشتی و بە تایبەتی لە باشووری کوردستان بەشداری نەورۆزی قەندیل ببن. ئێمە شۆک و تەفگەری ئازادی هەم بە خۆمان وەڵامی ئەو بانگەوازیە دەدەینەوە کە بە جۆش و خرۆشەوە بۆ خۆمان بەشداری نەورۆزی قەندیل دەبین و بە هەمان شێوە بانگەوازی بۆ گەلەکەمان دەکەین کە پێکەوە هەمومان لە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستانەوە تەواوی لایەنە سیاسیەکان، تەواوی ڕێکخراوە مەدەنیەکان، تەواوی کەسایەتیەکان بە تایبەتی ژنان و گەنجان ئەم نەورۆزە لە قەندیلی قەڵای بەرخۆدانەوە پێکەوە بە دروشمی کاتی ئازادیە نەورۆزی سەرکەوتن پیرۆز بکەین. نەورۆز پیرۆز بێ! Consigo